سڵاوتان لەبێت سڵاو لە تۆش بەخێرەوەی خاتون خۆش بیست باس ناوی جەنابەت ڕێیان ڕێیان خان بەخێر بێ خۆش بیست باس مەمنون ڕێیان خان ئەگەر ئەزیێت بکێشی یا من بێمە ئەوەوە یا تۆ بیتە ئێرەوە عفو ببوورە بۆی نزیکتر بینەوە لە یەک ڕێیان خان ڕۆژانە بەچێوە مەشغوڵی وەڵا بەکاری ماڵێ مەشغوڵم خاتوونی ماڵی بەڵێ زۆر باشە ڕۆژانە بەچیەوە مەشغوڵ ینی خواردن دروستکردن ئەو ڕەمەزانە بۆ تو چۆن بوو ئەمڕۆ چۆن بەڕێ کردووە وەڵا الحەمدولillah زۆر باش دەڕاتن هەتا ئێستا جارێ سەرەتایە بەس ئاسانە الحەمدولillah لە مارێمە خواردنی دروست دەکەم خۆم قوتابی پۆلی دوازدەمە بەس خارجیە دەخینم و خواردن دروستکردن و کەمێک زەحمەتەوە نییە ئەرێ وەڵا زەحمەتە خواردن و بەڕۆژوو بوون و منداڵ بەخێوکردن و خوێندن و ئەرێ وەڵا بەس لەگەری دەڕۆین لەش ساخ بە یاخوا زۆر سپاس ناوی جەنابەت علی کاک علی تۆ ئەمڕۆ چۆن بەسەر برد ماندوو بووی ماندوو نەبووی لەگەڵ ڕۆژوەکەت وەڵامە بە حکمیەوەی لە ئیشەی نەوسبێنان دەڕۆین و ئێواران دێنەوە برێ تۆزێک ماندی دەبی زەحمەتە بەس ئیتر فەرزە هەر دەبی واجبە بیگرینەوە ڕۆژوە مانگەج پیرۆزە یعنی الحەمدولillah تا ڕادێک باشە یاخواخوا لەتانی قبولکە بە هیوام ببێتە مانگێکی بەرەکەت بۆ هەموو لایەک ئیشەڵڵا ئەو کوڕە بچکۆلێ ناوی چییە؟ ناوی یاموورە یامور ناوی کچان نییە؟ وەڵی وەچی لێمان ناوجە زانیمانی ئەی تەمەەن درێژ بی یاخوا چەند ساڵە؟ 3 ساڵە ماشەڵڵا وەرە بزانم قسەم بۆ ناکە یامور وەرە لای من وەرە لای دادا باشە ئێوە شتێکی خۆشم پێشکەشکەن هێشتان لە حیاتە نی هیچتان لە زەنگە پێشکەشم کەن ئی هەردووکتان بۆ نمونە تازە زەواجتان کرده بێ لە فکرتان مابێتەوە بڵێن ئەو شتە زۆر خۆشە لە فکرمان ناچێتەوە هەر لە بیرمانە تۆ چت لە بیرە؟ وڵی ئەم لەوی خۆشترم پێنی ئەو بیتە قسمەتی من یاخواخوا بە یەکتریتان بهێڵە ئیشەڵڵا ئەی تۆ کاک عەلی وڵای ئەمنیش بە تاکید هەمان قسەوی یعنیەوە هەموو شتێکە لە بۆ من بەس شتی خۆش وڵی لەو دەمەی نازان بە قوانچم بەبیر بێ باشە چ خواردنێکی زۆر خۆشە بەعام خۆشە بە زیاتر دۆڵمەکەی زۆر زۆر بەتامە یاپراخیشە خوا وەڵا من یەکەم جارە ببینم پیاوێک حەزی لە یاپراخ بێ زۆر خۆشە ینی کە زۆر جار مەسەلەن لە بۆ سەفرە و سەیران دەڕۆین هەر دەرم دۆڵمەی بکاتەوە یاپراخ وەڵا زۆر باشە ئافێتت بێم خاتوڕان تۆ چ سیفەتێکی هاوسەرەکەت زۆر بەدڵە ڕاستگۆی زۆر ڕاستگۆیە زۆر 4 ساڵە لەگەریمە ئەوڕۆ هیچ زەواجمانە بووە 4 ساڵ هەتا ئێستا قسەی ناڕاستم لێ نەدیتە و هەموو شتێک خراپ بیان باش بووە خۆی دەڵێتەوە الحەمدولillah خی گەورە بۆ یەکترتان پێڵێ ئیشەڵڵای تۆ کاک عەلی چ سیفەتێکی زۆر بەدڵە باشیەکەی میهرەبانە ئافرەت هەموویان میهرەبانن زۆر یعنی زۆر باش نەرمونیانە یعنی تووڕە نییە لەگەڵ منداڵە بەخۆ هەندزار عەسەبی دەبی بەرەوەڵە بەس ئەمە نایەڵم زۆر ئەوەی بکە ینی تووڕەبوونەکەی زۆر زیاتر بی نایەڵم ساردی دەکەمەوە ئەو زۆر باشە ئەو تووڕە بوو تۆ ساردیکە ئەو تووڕە بوو تۆ ساردیکەرەوە ژیان هەروە ئەو تووڕەبی دەبی و ساردی بکەوە هاو بەشیە دی هاو سەرگیری هاو بەشی دەبی بکەین یاخواتە منتان درێژ بێ خی گەورە بۆ یەکترتان پێڵێ ئیشەڵڵا مادەم با پرسیاریان لێ بکەم پرسیارتان لێکم ئەو پێغەمبەرە کامەیە کە زۆرترین جار لە قورئاندا ناوی هاتووە زۆرترین جار محەممەد دروردی خوای لێبێ نا پێغەمبەر یوسف نا هەڵبژاردنەک ئاسانکاریە پرسیارەکەت بۆ بگۆڕم بیگۆڕێت چیە باشە تۆ نازانی وڵی نازانم نامێ بە غەڵەتی جواب بڵێم ئەی زۆر باشە با پرسیارەکەتان بۆ بگۆڕم ناوی چوار خەلیفەی ڕاشیدینم پێ بڵێم ئەبوو بەکری سدیق عوسمانی کوڕی عەفان عەلی کوڕی ئەبوو تاڵب عومەری کوڕی خەتاب عومەری کوڕی خەتاب دەستەکانتان خۆش بێ زۆر سوپاس ئێوە لەلایەن ئێمەوە بوونە خاوەنی دیاری